سڵاو نوێکردنەوە لە دینە یاخود نوێسازی چمانایەک دەگەێنێت دەکرێت لەگەڵ گۆڕانی زەمەندا بنەما منهەجەکانیش بۆ خوێندنەوەی ئاین گۆڕانیان بەسەردا بێ بینەرمان بێت. نوێسازی لە ئایندا چۆن دەکرێت؟ ئایا ئەم پرسە بەم شێوازە کۆنە چارەسەر دەکرێت کە تا ئێستا کراوە یان پێویستی بە شۆڕشێکی معرفی و زانستی و کولتوری هەیە تاکو بتوانێت مێژووی دنیای ئیسلام بگەڕێنێتەوە سەرڕەوتی ئاسایی جیهانی، چونکە لە ئێستادا دنیای ئیسلام لە سەرجەم بوارەکانی ژیاندا تووشی قەیرانی قوڵ بووە. بەم شێوەیەش نەک بۆتە کێشە بۆ موسڵمانان بەڵکو لە پەیوەندی لەگەڵ خەڵکانی دەروێ خۆشی گرفتی هەیە. لەلایەکەوە ڕەوتی سەلەفی باسی گۆڕانکاری دەکات لە ئایندا، بەڵام ئامانجی ئەم ڕەوتە لە پەیامەکەدا تەنیا ڕووکەشێکی سادە و گۆڕینی ڕواڵەتە سادەکانی دەرکەوتەکانی ئاینە، بێ ئەوەی بتوانێت بیر لەوە بکاتەوە کە تەنانەت دەستکاری منهەجی خوێندنەوەی دەقی ئاینی بکات. ئەوە چ جای ئەوەی باسی گۆڕینی بنەما منهەجیەکانی خوێندنەوەی دەقی قورئان بکات کە لە ڕاستیدا کۆی خەیاڵیان لەسەرەوە بنیاد دەنێن کە بگەڕێنەوە بۆ سەردەمی سەرەتای ئیسلام وەک کاتێکی زێڕین و پرشنگدار. لەلایەکی ترەوە ڕەوتی ریفۆرمخوازی ئاینی دەیهەوێت بە خوێندنەوەیەکی نوێ بۆ دەقی قورئان و سوننەت ئاسۆی نوێ بکاتەوە بەسەر دنیای کۆمەڵایەتی و زانستی و شارستانێتی ئیسلام و موسڵماناندا. تێمان بگەێنێت کە ئەوەی لەبارەی ئیسلامەوە لە مێژوودا وتراوە هەمووی هەڵەیە، واتە ئەم هەموو مێژووە گوتراوە و نووسراوە و ئەم هەموو ڕیوایەت و دەقەی کە هەیە لە زانایان و مشتەهیدان بەجێماوە هەمووی دەخرێتە بەردەم گومانەوە. دەیانەوێت بڵێن ئاین لە هەموو ئەمانە بەریە و هیچ شتێک لەوانە بەشێک نین لە ئیسلام. دەپرسین ڕەوتی نوێخوازی ئاینی دەوێت دەستکاری کام بەشی ئاین بکات و کێشەی سەرەکی لەکوێدایە؟ ئایا ئەوەی وەکو مەزهەب و فقی ئیسلامی لە شارستانیەتی ئیسلامی بەرهەماتوە شتێکی پیرۆز و نەگۆڕە یان بەپێچەوانەوە بەرهەمی عەقلی مرۆڤە و دەکرێت گۆڕانکاری ڕیشەی تێدا بکرێت؟ زۆر باس لە تازەکردنەوەی فکری ئیسلامی ئەکرێ بەڕێزیشت سەرۆکی کۆربەندی هیزری ئیسلامی لەو بارەوە. من پرسیار بەم شێوەیەکەم مەبەستان چێ لە نوێکردنەوەی فکری ئیسلامی کە دین بریتی بێت لە کۆمەڵێک دەق لەکوێ تازە ئەکرێتەوە؟ طبعا هەر ئێمە باسی نوێسازی و ئەوە ناکەین، پێشی ئێمە زۆر کەس و لە محەممەد عەبدە و پێش محەممەد عەبدەی و جامعات هەیە ئێستا باسی تەجدید دەکەن، باسی نوێسازی ئەکەن، مەجەلاتی ئیسلامی هەیە بە ناوی نوێسازی لە مالیزیا، بەڵام کەسێ هیچ لەو منەظەماتانە یان لەو جامعە حتا ئەزهەریش پرۆگرامێکی وەکو بێ نەخشە ڕێگایەکی دانەناوە بۆ ئەم نوێسازیە. نوێسازی چۆنە بێ؟ یعنی مەبەستەوەی هەر لە نوخبەیە ماوە تۆ نەبووە شتێکی جەماوەری. بۆ نمونە تاسا فکری سەلەفی زاڵە بەسەر جادەی شارعی ئیسلامی چ لە ئەحزابی سیاسی چ لە ئەوامی خەڵکە. ڕاستەکەی ئەوە چونکە مەسەلەی لەو زەمانە جادە شارع کە پێی دەرێن شارع ئەمە سەیتەڕەی کردووە لەسەر نوخبە. نوخبە قیادە ناکە ئێستا شارع دەیکە کە شارع دەیکە ئەوەی کە سەیتەرەی لەسەر شارع دەکە ئەکسەریەتی عەوامە، یعنی ئەکسەریەتی لەوانەیە زانانینە. ئەمانە زیاتر بە ئیتیجاهی تەشەدد و تا دەنجی بردتر بی و تا مشەدد بی و تا ڕدێنی درێژتر بی زیاتر سقەیان پێ، تا جنێوی زیاتر بە و تا جنێوی زیاتر بدا و تا بەس مامەسەبا واقعی بین. داعشش ئەو خینەوەی بە زەکا ئەوەی خیندەوە مامەستا تۆ پێتوانێت هەر بە درێژایی مێژوو خوێندنەوەی ئیسلام هەر ئەو خوێندنەوە سەلەفیە بۆ هەر لە شافعیەوە بۆ ئیبن حەنبەل بۆ مالیک بۆ هەموو عولەمای دوای ئەوان تاکو ئەگاتە ئیبن تەیمیە و ئیبن عەبدولوهاب. خینەوە من لەسەرەوە نەیم، خینەوە جوایەزە، هەر مەزهەبێ خینەوەی تایبەتی مەبەست ئوسولی منهەجییان مساعدە فەرموو. ئێمە دوو شتمان هەیە، شەریعەمان هەیە، فقهمان هەیە. فقه ئەوەی جنابت دەکەی بەس دەکەی بەسی فقهەکە، ئەوەیە مشکلەی عالەمی ئیسلامی لەوانەشە کوردەواری خۆمان. فقه يعني مذهبي شافعي مذهبي حنفي بديني تيجا مذهبي فقه رأي ما بس ما هو بون نمونه أو أحكام عنك هاتون لقرآن ما تحديد بين وكو تزبريني دز وكو لداني
زیناکار وەکو إلى آخره ئەمانە لە سەوابەتی قورئانن یا جێگەی قسە لەسەرکردنن کە ئەمانە قابلی تەتەورن ئەوانە ئێستا کە ئەمە حکمەتمان وەرگرت یان مەبەستەکانی شەریعەمان وەرگرت کە پێی دەکرێت مەقاصدی شەریعە زیاتر ئەو کابرای دزیەکە دەستی ئەبری بۆ دەستی ئەبری بۆی نەکرێت مهم ئەتو ئەوە تەطبیقیش کراوە ئەوە حکمەتەکەی ئەوە حکمەکە تۆ بە هەر وەسیلەیە کە تو پێت بکرا بەسە ڕەدعی بکەیت حەبسی بکەیت تەعزیری بکەیت ئەمە جێگای ئەو دەگرتەوە شەرط نییە ینی وەنیە خاصەتەن بۆ معلوماتت ئیسباتی ئەو جەریمانە پێشەش عقوبەتە ئەمانە ئیسباتیان ناکرێ باشە بەس دزی ئیسباتیان ناکرێ ینی چۆن سەریقە کابرا حتا لە مەسەبی حەنیفە کابرای سارق لەسەری ئیسبات بوو وتی وەڵام وتە گەیشتم ئەوە ماڵی خۆم بوو باشە یان ماڵی باوکم بوو بردم لەم حاڵەتە شوبهە دەستەناوێ کە شوبهە دەستەناوێ قاعدەیەکی ئیسلامی هەیە تدرأ الحدود بالشبهات قازی پێی ناکە دەستی ببڕی بەس مامۆستا کەواتە ئێمە لێرە لە عەقڵیەتە تەقلیدیە فقهیەکە دەرنەچوین کە ئەساسی قورئان ئەبێ وەکو خۆی تەنفیز کرێ ئەحکامە شەرعیەکانیش ئەتوو پێ ناکرێ برێ ئەوە تەطبیق نابێ ئەگەر خۆشی تەطبیق نەکەی دەبێ حکمەتەکەی تەطبیق حکمەتەکە مشکلە نییە دزی لە هەموو سەردەمێکە ئەبێ عقوبەیەکی هەبێ اعتیادی یانیەوە ئوستاسەوە يعني ئەمە مشکلە نییە چکە تەطبیق نەکراوە باشە مامۆستا با بێ ئەمە مشکلەیەکی عەمەلی نییە ئەمڕۆ برێ وەڵام دەبێت تەطبیق دەستی بڕم کەس دەست نەبڕاوە ئیسلامیەکان ئەڵێن ئێستا دین تەطبیق ناکرێ بۆیە دەست نابردرێ هەر بەو ئەساسەش تەکفیری ئەحکامە حکامی مسلمانانەکەن کە لەبەرەوەی تەطبیقی شەریعەت ناکەن و ڕەجمی زیناکار ناکەن و دەستی دز نابڕن و حیجاب فەرز ناکەن غەڵەتەکە لێرەیە ئینسان کە حکمەشی شەرعی نەکرد کافر نابێ باشە تەنیا بە ئینکاری ئولوهیەت و نبووەت کافرە بێ و بەوازەشتی وا بەسیتە مامۆستا با بێ کافر نەبوو بەڵێ کافر نابێ لە پاشان کەس حەقی نییە محاسبەی کەس بکە چونکە زۆر لە ئاەتان ینی دین کەس محاسبەی کەس ناکا لەسەر دین چونکە ئین ڕەبەکە یەفسیل بەینەهم یەومە القیامەتی یعنی مەسەلەی جەزا مەسەلەی عقاب تەرحیل بۆ ڕۆژی قیامەتێ لە ڕۆژی قیامەتێش مالیکی یەومی الدین هیچ مشکلەمان نمایە ئەمە نە لەگەل مەسیحی نە لەگەل یەهودی نە لەگەل موسڵمانێک کە هیچ التزامێک ناکا بەدین باشە مامۆستا با بینە سەر سوننە ئێمە ئەزانین هەموو عولەمای ئیسلام ئەڵێن سوننە مەصدەری دووەمی ئیسلامە یعنی ئەوەی سابت بوو کە پێغەمبەری ئیسلام وتوێتی بە حەدیثی ئاحادیش واجب التنفيذ يجب العمل به العلم أو جوازه بس يجب العمل به يجب العمل به زاني چه بۆ چییە بۆیان کردووە ئەو وەختی قوانین نەبووە کە قانون نەبووە مجتەمع بەبێ قانون نابێ ئەو وەختی ئەوەی کە با بڵێن مەرجع بووە زیاتر قاضی و موفتیەکان بووە دەبا شتێک هەبێ ئیستینادی لەسەر بکەن ئەم ئیجتیهادانەیان کردووە و ئەو ئیجتیهادە گوتی ئیجتیهادی شتی قەتعیش نەبووە لە گۆڕێ هەرستا ئەم حکومەیان کردووە ئەمە لەگەری نیم بەڵام ئەوە مشکلەیان پێ حەل کردووە هەرێ ئەگەر مجتەهید گەیشتە و قەناعەتێک کە ئەم حکومە ئەم حەدیثە زەنیە ئەم حکومەی لێ وەردەگری بەنسبەت ئەو مجتەهیدە دەبتە قەتعی ئەو هەیان تەرتیب کردووە بەس مامۆستا بەڕێزت پێت وایە حەدیث یا سوننە تەنیا بۆ ئیرشاددا ینی واجب نییە ئیش پێکردنی ئەمە لەو قەناعەتەمە تەنیا ئەو سونەتە نەبی کە بەیانی قورئان دەکا باقیتر بۆ ئیرشاد ئاخر بەیانی قورئان ئەمە کەلیمەیەکی فراوانە یعنی مثلا ئەقیموا الصەلاتە باشە ئەقیموا الصەلاتە ئەگەر پێغەمبەر نەیوت بە درودی خوای لەسەر بێ 5 نوێژ هەیە من سوانم بەس ئەوە مامۆستا ئەوە حەدیث نییە ئەوە پێغەمبەری ئیسلام مەسەلەن 10,000 جار نوێژی کردووە سەدان هەزار کەس نوێژیان لە پشتەوە کردووە یعنی ئێستا کە من نوێژ ئەەکەم وەکو وای پێغەمبەر ببینم نوێژ ئێستا مشکلەی ئەو وەزعی بەسەر ئیسلام هاتووە بەڕاستی زیادتری لەسەر ئەوەیە ئەو تەضەخمەی لە حەدیث پێیا بوو ڕاستەکەی ئەو تەضەخمەی لە حەدیث پێیا بوو
بۆیە ئێمە لە نوێ سازی وەمان قرار داوە کە هەمووی بە دیڕاسە کە ئەمانە بۆ ئێرشادن ئەگەر سابت بی دوین بۆ معلوماتت حەدیث زۆر زەحمەتە ئیسبات بی چکەوە نووسراوە لە دوای 100 ساڵ نووسراویتەوە بەڵام مامۆستا هەرچی ئۆمەتی ئیسلامە تا ئەم لەحظەیەش بوویتە واقع بۆتە واقع بوویتە واقع کردیتیانە واقع مامۆستا هەر تەکفیریشت دەکەن لەسەرەوەی کە تو ئیمان ئیمانە بە حەدیثێک نێت تا تەنفیزی ناکەی یان پێت وایە ئەمە لەبەرەوە زەنی سبوتە چ پێویستەکە من تەطبیقیکەم جا آخر خۆی لە تاریخی هەموو فکرێک هەندێک هەبووینە ویستیان پێدێن ئێمە بە کوردی پێدێن چواشەکاری یان ئیضلال ئەوانە مضلن یعنی ئەوەی بڵێ حەدیث واجبە مضلە بە مطلقی برێ بە مطلقی برێ با بێنە سەر تازەگەری بە معنای فەلسەفیەکەی با بڵێن ئێمە پێویستمان بە تازەگەری چییە چۆن ئەتوانین لە دینە تازەگەری بکەین بۆچی هەر لەسەر ئوسوسێکی مەدەنی ئەم کارە ئەنجام نەدرێت ینی دین لە شوێنی خۆی و خەڵک قانون و ئەحکام و شەرایع لە شوێنی خۆی یانی ئەخە لە شوێنی خۆی نیەوە هاتووتە ناو هەموو ماڵێک و هاتووتە سیاست و دنیای داگیر کردیە تۆ مەجبوری شتێک بکەی و دینی ئومەمیشە خۆ دینێک نییە خاصە دینی ئیسلام دینێکە ئەهەمیەتی خۆی هەیە لە مجتەمەعی دەولی تۆ پێ ناکە برێەوە دینێکە و هیچ نەفکری هەیە و نەقانونی هەیە و نەشریعەتی هەیە یان دەورێکی نماوە نەخێر دەوری خۆی هەیە و بەس دەبی بیزانی وەکو خۆی نەک وەکو زەمان فەرزی کردووە هەر زەمانێک فقهێکی هەیە ئەتوو ئەو فقه کە ئێمەی هاتووتە متراکمە ئەو فقه متراکمە بوویتە بارگرانی لەسەر شانی ئەو میلەتانە تۆ پێت بکرێ حەول بدەی نوێسازی کە ئەم بارگرانیە سووک بکەی لەسەری ئەوە دەست پێ دەکرێت کە بێوێ نوێسازی بکەیت مێژووی هەوڵدان بۆ نوێکردنەوە لە شارستانیەتی ئیسلامی بەتایبەتی لە بەردەم شارستانیەتی ڕۆژئاوادا چیمان پێ دەڵێت ئەو بیرمەند و زانایانەی هەوڵیان داوە نوێسازی بێنە ناو جیهانی ئیسلامی تەنیا لەژێر کاریگەری ئەوروپادا هەوڵیان داوە ئەم کارە بکەن و خوێندنەوەیکی وردیان بۆ کۆمەلگای خۆیان هەبووە یان ئەوانیش تەنیا وەک کاردانەوە دەستیان داوەتە ئەم پرۆژەیە کاتێک محەممەد عەبدە ڕەفاعە تەهتاوی چەند کەسانی تر کە ئەچنە ئەوروپا و تووشی جۆرێک لە شۆکە بن بەرامبەر بە ئەوروپا کاتێک دێنەوە تەواو هەموو ئەفکار و ئارایان گۆڕاوە پێت وایە ئەم بەریەک کەوتنە لەگەڵ ئەوروپا کاریگەری گەورەی هەبوو بێ لەسەر تەجدید جارێکی تر بەڵێ بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن بەریەککەوتن لەگەڵ ئەوروپا بەتابەتی ئەوروپایەکی پێشکەوتوتر لە کۆمەلگای موسڵمانان کاریگەری زۆر بوو لەسەر چاوکرانەوە و لەسەر دروستکردنی زۆرێک لە کاردانەوە بەتابەتی لە لای خەڵکانی زانا لە کۆمەلگای موسڵمان ئەوانەی کە خەمی ئەوان بوو کە ئایا کۆمەلگای موسڵمانان کە هەڵگری دوایین دینە و ئاینێکی ئاسمانی دیارە بۆچی نەیتوانێت وەکو کۆمەلگایانەی تر بێت لە پێشکەوتندا و لە بەڕوو پێشووندا بەدڵنیاییەوە ئەوە کاریگەری هەبوو ئەو کاریگەریەش یعنی یەکێکە لەو فۆرمانەی کە من هەمیشە بواری ساکسازی یان نوێگەری ئاینی ئیسلامی تا ڕادەیەک زۆر پێوە دەبینم ئەویش ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی هەر لە زمانی ئیبن تەیمیەوە تا دەگاتە محەممەد عەبدولوهاب و دواتر ئەو هەوڵانەی کە دراوە بۆ ڕیفۆرم لە دیندا لە کۆمەلگای موسڵمانە زیاتر هەوڵێکی دەکرێت بڵێم کاردانەوەیی بووە ئەو یەکێکە لە تایبەتمەندەکان واتە کاردانەوە بەرامبەر بە بیدعەت کاردانەوە بەرامبەر بە سەرقاڵمونی خەڵک بەشتی نادینی و هێنانەکای کۆمەڵێک شت بۆ نێو دین کە لە ئەسڵی دین نەبووە ئەوانە ئەو بربەرەکانی دروست کردووە یان هەوڵدانی دروست کردووە کە ئاینی ئیسلام پێویستی بە زۆرێک لە ساکسازی هەیە ئەمە لە زمانی ئیبن تەیمیەوە تا محەممەد عەبدولوهاب و تا دواتریش ئەو کاردانەوەنە لەو سەردەمانە ناوخۆیی بوون بەڵام لە سەردەمەکانی دواتردا کە دەگەینە جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدەوانە کاردانەوەیەکن هەم ناوخۆین کاردانەوەی بەرامبەر بە دۆخی ناوخۆ هەم کاردانەوەی کە بەرامبەر بۆی پێشکەوتنێک لە کۆمەلگایەکی دیکەدا هەیە تۆ نیتە باشە مامۆستا پێت وانێت دوای محەممەد عەبدە و لەگەڵ سەر هەڵدانی سەلەفیەتی ئیسلامی و سیاسی ئیرتیدادێک هەڵگەڕانەوەیەک لەو نوێگەریە دروست بووە بەرەو گەڕانەوەی شتوت بەرەو دواکەوتن با بڵێن ئێستا ئیسلام لای ئێمە ئیسلامێکی دواکەوتووە بەڕاستی لە چاو ئەوەی کە محەممەد عەبدە و ئەوانە باسییان کردووە یعنی ئێمە بەرەو دوا گەڕایونەتەوە دوای ئەوە
ینی پاشەکشەیەکێ لە هەوڵدان بۆ نوێگەری لە دیندا لە ڕاستیدا دەرکی پێ دەکرێت ئێمە هەمیشە کە مێژووی هەوڵدان بۆ نوێگەری و بۆ تازەگەری و بۆ ڕیفۆرم لە ئاینی لە فکری ئیسلامیدا دەخوێنین و قسە لەسەر دەکەین دەگەڕێنەوە بۆ ئەو کەساتیانە کە دێنەوە تا دەگەینە محەممەد ئیقبال و تا دەگەینە سعید نورسی لەوێەوە دەوەستین ئەوێشێکە لە گرفتەکان لە ڕاستیدا ئاینەکە بۆ خۆی ڕێگەیداوە ئاینەکە بۆ خۆی ئەو کەشێک تێدا هەیە کە بتوانێت ڕیفۆرم لە فکرەکەیدا لە بۆچوونەکاندا لە لێکدانەوە دینیەکاندا لە ڕاوەکردنی دەقەکاندا بکرێ بەڵام کە نەکراوە پێوەستە بە کۆمەلگای موسڵمانان خۆیانەوە یعنی ئەو هەڵوێستەی کە هیان بوو هەمیشە ئەو هەڵوێستەی کە هیان بۆ هەڵوێستێکە کە مەرج نییە گونجاو بێت یان لەگەڵ ئەوە هات بێتەوە کە ئاینەکە فەرمانی پێداوە پێتوانێت هەر بنەما منهەجیەکانی خوێندنەوەی دین خۆی بۆ خۆی ڕێگە نادا بە تەجدید ئەو بنە منهەجیانەی کە دواتر عولەما داناوە بۆ نمونە ئەبێ قورئان کەس دەستکاری نەکە ئەبێ حەدیث حجە بێ ئەبێ قەولی سەحابی حجە بێ ئەم بنەما منهەجیانە پێتوانێت هەر خۆی ڕێگرە لە تەجدید بنەما منهەجیەکان ئەوەی کە دانراوە بۆ خوێندن من زیاتر قسەم لەسەر شێوازی کلاسیکی خوێندنی دینیە کە ڕەنگە زۆرێک لە زانات بۆ پەروەردە بکە کە نەتوانێت ئەو جیهانبینی هەبێت ئەو کرانەوەی هەبێت ئەو دیدگای هەبێت کە دین بەو شێوەیە لێک بداتەوە تێی بگات کە قۆناغەکە پێویستێتی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە پەیوەستە بە قورئانی پیرۆز و بە سوننەت و ئەوانە ئەو مەسەلەیەکی ترە یعنی کە دەکرێت بە پەیوەستبوون بەو دەقانەشەوە ریفۆرم تێگەیشتن جیهانبینی لە ناو دەقەکاندا هەبێت چکە هەر خودی زانا بەناوبانگەکان خەڵکانی وەکو سەید قوتب بوو خەڵکانی پێشتریش کە تەفسیری قورئانیان کردووە ڕافەکردنی نوێیان تێکەڵی دەقە باسی سەید قوتبت کرد بەڕێزت بەس پێت وانە قوتب تەنیا بڵێن جوانکاریی چیاوە بە مەعنا دینیە کۆنەکان بەندە خۆم تەقریبان زیلارم خوێنەوە هەم شتێکی تازەمتیان نەبینیوە لە دەرەوەی ئەو عورفە دینیەی کە هەبووە ڕاستە ئەدەبیاتی جوان بۆ بەڵام لە ڕاستیدا هەوڵدانێک هەبووە بۆ تێگەیشتنی لە دەقەدینەکان لە ڕێگەی خوێندنەوەی بۆ ئەو پێشکەوتانێکە لە دنیادا هەیە هەندێک جار ئەو دەقانە واشڕۆڤە کراوە بەڵام شتێکی پێویستە سەرنجی بدێنەویش ئەوەی کە کۆمەلگای موسڵمانان پاشەوەی کە ڕوبەڕووی کۆمەلگای ڕۆژئاوا بۆ تایبەتی پاش هاتنی ئیستیعماری ڕۆژئاوا بۆ داگیرکردنی کۆمەلگا موسڵمانەکان ئەو کۆمەلگایانە دەبن بە دوو بەش بە شێوەیەکی گشتی بەشێکیان پێیان وایە کە ئێمە پێویستە وەکو ئەوروپا بین وەکو ئەوان بیرکەینەوە وەکو ئەوان تەسەڕوف بکەین وەکو ئەوان جلوبەرگ لەبەر بکەین ئەوزا وەکو ئەوان پێش دەکەوین ئەوە بیرکردنەوەی خەڵکانی وەکو ئەتاتورک لە تورکیا وەکو هەمە ڕەزاشا بوو لە ئێران و دواتریش هەمە ڕەزاشا بە شێوەیەکی گشتی بۆ بیرکردنەوەیشی دیکە هەبوو بیرکردنەوەی کۆمەلگایەکانی هەندێک کۆمەلگای دیکە بە تایبەتی لە حیجاز لە لیبیا لە سوودان لە ئەوانە هەبوو کە پیان وابوو نەخێر ئێمە بۆیە دواکەوتوین ئێمە بۆیە وەکو ئەوانین چونکە دەستمان نەگرتووە بە سەلەفی ساڵەوە پێویستە وەک ئەوان بین بگەڕێنەوە بۆ ئەسڵە کۆنەکەمان خۆمان نەبانکەین لەو پێشکەوتن و گۆڕانکارانێکە لە دنیادا هەیە بگەڕێنەوە بۆ ئەوان بۆیە تێبینی بکە بزاڤەکانی وەکو وەهابیەت وەکو سەرنووسیەت وەکو مەهدەویەت لە سەردەمەکانی پێشووتەوە بزاڤەکانی وەکو ئەتاتورکیەت و وەکو ڕەزاشا بە هەماشەوە سەرکەوتوو نەبوون لەوەی کە کۆمەلگای موسڵمانان نا بکەنە ئەوروپی بە تەواوی نەبیکەنەوە کۆمەلگایەکی سەلەفی بە تەواوی کەواتە ئێستا کۆمەلگای موسڵمانان لەو ناوەندەدا ماوەتەوە دوو شێوە لە تەجدید تێگەم من تەجدیدێک کە لە دەقە دینیەکانە کە گەڕانەوەیە بۆ دەقە دینیەکان و وازهێنان لە بیدعا تەجدیدێک لە هەیکەلی عامی ئومەتی ئیسلامە ئەو ریفۆرمەی کە جەمال دین ئەفغانی و محەممەد عەبدە و ئەوانی تردایان خواست لە ڕاستیدا ریفۆرمە و گژیر یعنی هەر بەڵکو بەڵام لە چوە بەرمەبنای خوێندنەوەیشی نوێ بۆ دەقەدینەکان واتە ئەو دەقەدینیانە بە شێوەیەک بخوێنرێنەوە کە ئەو پێشکەوتنی لە دنیای نوێدا هەیە ئەو تازەگەری کە هەیە لە بواری ئابووری لە بواری سیستەمی کۆمەڵایەتی لە بواری سیستەمی سیاسی و کرانەوە و ئازادی بۆ کۆمەلگای موسڵمانانیش فراهەم کات بتوانێت ناو کەشێکی ئاوادا پەرە بەخۆی بدە واتە ئازادکردنی عەقڵی موسڵمانان لەو خڵت و خاڵەی کە لە سەردەمەکانی پێشوو لێ نیشتووە مشتوماڵکردنیان بە دیدگایەکی نوێ بەرمەبنای خوێندنەوەی دەقەدینەکان ئاینی ئیسلام وەک بەرنامەی ژیانی کۆمەڵایەتی بەشێکی زۆری کۆمەلگا موسڵمان نشینەکان بۆچی لە شوێنی خۆیدا چەقی بەستووە و ناتوانێت لەگەڵ ڕەوتی شارستانیەتدا بڕوات ئایا کێشەکە لە خودی ئاینەکەدایە یان لە خوێندنەوەی ئاینی کە بۆ ماوەیەکی دوور و درێژە لە بازنەیەکی داخراودا دەخولێتەوە دین نوێکرێتەوە یا دەقە دینیەکان نوێکرێتەوە یا خوێندنەوەی تازە بۆ دەقە دینیەکان نەکرێتەوە جا ئەمە ئەگەر دائمیش بین با پرسیارەکە ئەوە لێ بکەم دەقە دینیەکان لەگەڵ واقعا بگۆنجی نین ئیتر دەق کاری چیە لێرەیە سەبارەت بە نوێکردنەوە و نوێگەرایی و نوێسازی لە ئایندا هەڵبەتە ئێمە دەزانین ئەگەر
هەر شتێک بوەستێت بۆ گەنە بێت هەر کاتێک هەر شتێک لە وەستان بوو ئەم بابەتی کە باسی دەکەم وەستان شت بۆ گەنەکە بەڵگەی زۆرمان هەیە بۆ نمونە پێغەمبەر دووری خوا لەسەر بێ دەفەرمێت کە هەر ئاوێک وەستا بێ ئەگەر شتێکی تێبخەی ناتوانانی نە بۆ پاکردنەوە نە بۆ دەست نوێژگرتن بۆ هیچ شتێک بەکاری بێنی کەواتە لێرە ئێمە سوود لەو بابەتە وەردەگرین ئەگەر ئاوێک ڕۆیشتوو بێ ئاوێک بتوانێت بڕوە هەر شتێکی تێبخێت کە جاری بوو پیس نابێ دین ئەگەر وەستێنرا قەتیسمان خست لە سوچێکی دنیاوە داماننا ئەو کاتە ئێمە دەبێت چاوەڕێ ئەوە بکەین ئەم دینە بۆ کاتێکی دیاریکراو بەکار بێت بۆ کەسانێکی دیاریکراو بۆ چەند بابەتێکی دیاریکراو بەکار بێت ئەوانەی کەوا وا لە دین دەڕوانن کە بێت دین تەواو بۆ وەستێنرێ و نوێسازی تێدا نەکرێ تەمان کە باس لە دین دەکەین ئێمە لە دین شتیانێکمان هەن کە چەسپاون نەگۆڕن ئەو بابەتانی کە پەیوەندی بە باوەڕ و ئیمان و پەیوەندی نێوان بەندە و خوا ناسینی خوا هەیە ئەو بابەتێکن دیارێکناون چەند شتێک لەسەری دێ بەس من بۆرە مامۆستا هەمووی باسی ئەوەکە کە ئێمە ئیمانمان بە تەجدید هەیە لە دینە تەنیا سەلەفیەکان ئەوانەی کە زێدەڕۆی یەکەن یانی بەڵام کاتێک سێری ئەو تەجدیدە ئەکەی کە باسیەکەن دەڕاستیە جۆرێک لە پینە و پەڕۆ جۆرێک لە تەنیا ڕووکەشگەرایی ئەبینین ئەو پێم وایە ئەو پێوترێ بۆ یاخکردن مامۆستاجیان قسەکەی جەنابەت تەواوە با تەواوی قسەکانم بکەم ئەو بابەتی کە باسی دەکەین ئێمە ئەو کاتە ستەمێکی زۆر لە ئاین دەکەین کە بەم شێوازە لێ بڕوارین بۆیە ئێمە لە کۆربەندی حیزب ئیسلامیان ئەو مامۆستا و پسپۆرانی کە وا لە دین دەڕوانین کە دین زۆر لەوە فراوانترە و خوا کە دینی ناردووە بۆ زیاتری بەرژەوەندی خەڵک بۆ تحقیقی مەساڵحی عیبادی خۆی لەسەر زەویدا بۆی زیاتر بابەتەکان ڕوون بکرێتەوە ناکرێت خوا ئەوەنە گەورە و خوا خالقی مرۆڤایەتی بێ شتێکی دانابێت 2000 ساڵ پێش ئێستا بێ و 1500 ساڵ پێش ئێستا بێ و من ئێستاکە بە هەمان شێواز لەسەر بێ ئەو کاتە بابەتی نازلبوونی ئاتەکان و هۆکاری هاتنەوەی ئاتەکان و هۆکاری سەبەبی ورودی حەدیسەکان لەکوێ هەر کاتێک حکمێک ئەگەر کەسێک لە پێغەمبەری پرسی بە دووری خوا لەسەر بێ بە شێوازێک جوابی داوەتەوە بەڵام دوای ماوەیەک هەمان پرسیار کەسی تر کرد بێت جوابێکی وەرگرتووە کەواتە هەم کەسی پرسیار کرد چونکە هۆکاری تایبەت هەیە بۆی بگاتە حکومەکە و هەم شوێن و مەکانی لەسەر ئیمامی شافعی و ئیبن حەنبەل باڕاوەستین تۆ پێتوانێ ئەوان ئەسڵەن دینیان کردە شتێکی جامد یەکێکی وەکو ئیمامی شافعی هەر لەگەڵ ئەوەی کە ئەڵێ قەولی قەدیمم قەولی جەدیدم لەو حالەتدا ئێمە ئەزانین ئەوە اعترافکردنێ کە بەوەی کەوا فتوا دەگۆڕێ بە تەغییری زەمان و مەکان کە لە مەسڕ شتێک دەڵێ کە لە بەغدا شتێک دەڵێ دوجار لە هەموو کتێبەکانی ئەم زانانەی پێشوو ئەمە لە تەفاسیلی وردەکاریە بەسن سێجار دەسەکەی بە ئەوتا دەست چەپ لە پێش ئاسوشۆی ئەوانە شتێکی وا مهم بنەماکانی باس لەوە بکەین مامۆستا ئیمامی شافعی یان هەموو ئیمامەکانی تر کە هەر کاتێک قسەیەک دەکەن لە لاپەڕی یەکەمی کتابەکانیان ئیدا صح الحەدیث لێرەدا بەڕاستی ئەوە دەبێ ئێمە لێ کۆڵنیۆ لەسەر بکەین وەکو ئەکادیمیانی دینناس ئەبێ ئەکادیمیان دی لێ بکەینەوە لێرەدا بابەتێکی کە جێگای نیقاشە بۆ ئیمامی شافعی ئیمامەکانی تر ڕەحمەتی خوان لێبێ کە دەفەرمونون ئەگەر دەقەکەی فەرمودەی پێغەمبەر ڕاست بوو کەواتە ئەوانیش لێرەدا جیاکاریەک دروست دەکەن هەموو دەقەکان کە بەناوی پێغەمبەرەوە وتراون ئەو دەقەنین کە ئێمە 100% وەکو قورئان تەماشایان بکەین ئەبێ ئەو جیاکاریە دروست بکەین بۆی ئەمە بتوانین ئەوەی کە ڕاستیە بیگەین بە کۆمەلگا بۆیە ئەمە کە قسە دەکەین لەسەر ئێستا دوای ئەوەوتیان بوخاری و مسلم و فلان و فیسان ڕاستن بەس ئێستا ئەوەی زۆربەی ئەو ئەحادیسانی کە گرفتی دروست کردوون هەر بوخاری و مسلیمەکەیە ئێستا ئەم بۆ چۆن تازەکەیتەوە تۆ مەسەلەن تۆ حەدیسێک ئەخوێنیتەوە باشە ئەو حەدیسەت کە خوێندەوە تۆ ماناکەی وەکو سەطحی شتێک وەرەگری هیچ کەسێک بووی نییە ڕێک بێت ئەو مانایە لەسەر هەموو کەسێک وەکو یەک تەطبیقکە باش ئێمە دەین چیەکەین جیاکاریەکەین ئێمە لە فقی ئیسلامیدا جەنابیشت ئەکید باش لەو شتانە دەزانی کاتی حکمێکی شەرعی دەرەکەین بۆ هەڵێنجانی یان بۆ ئیستنباتی حکمێکی شەرعی چەند شتێک کۆ دەبێتەوە بۆ نمونە مەسەلەن ئەتوو فقت هەیە فقی مقارنت هەیە ئوسوڵی فقت هەیە فقی نەوازلت هەیە قەضایی فقی معاصریشت هەیە هەموو ئەو بابەتانە دێم بۆت ئێستا ئەو بابەتانە هەمووی مشتەرەکن تێیدا بەڵام تۆ دێ ئێمە باوەڕمان وانییە کە سەیری ڕابردوو بکەین ڕابردوو قسەی خۆی کردو تەواو لو ئەو کاتێک کە ئەو تێیدا ژیە گونجاندی بەڵام منیش خوا عەقلی پێداوم ئێمە دەزانین کەوە بابەتی ناسینی خوا
ئەوەی ئێستا ئێمە بەڕاستی پێوە دەناڵێنین مامۆستا سۆران لە کۆمەلگای کوردیدا کۆمەلگای ئێمە دینداریەکی سۆزدارانە دەکات نەوەکو ژیرانە هەر کاتێک بەس لەناو دەتوانێت دین هەروایە نەخۆزداریە نەخێر باوەڕم وایە ئەوەی کە من لی بزانم و ئەوەی کە من لی دەخوێنمەوە هەر کاتێک دین بووە سۆزداری ئەو کاتە خوا بچووک دەکاتەوە دینداری بچووک دەکات و قەتیسی دەکات وا ناکات کە کۆمەلگا ئەو خوایە گەورە بناسێکەوە بەڕاستی ڕێگەی پێداوە مرۆڤەکان بژن. مادام ژیان و پێداویستیەکانی مرۆڤ گۆڕانی بەسەردادێت لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و کولتوری کەواتە پێویستە ئاینیش پێ بەپێ ئەم گۆڕانکاریانە نوێسازی لە خۆیدا بکات ئەگینا ڕەنگە لە کۆمەلگای مرۆڤایەتی داببڕێت.